ناوم ڕاوە حەمامینە ئەندازیاری تەلارسازیم ئێستا خاوەنی ئەم پرۆژە بچووکەم خەریکی کاری لەیزەر و سی.ئێن.سی بۆ ئیشی دیکۆرات و ئیشی دروستکردنی هەموو پارچەکانی کە لە موادی تەختە و پلاستیک و ماڵتی ستایل و هەموو ئەو جۆرە مەتریاڵە جیاوازانەی کە کاروباری ڕۆژانەی دانیشتوانی شارەکەمانی پێ ڕای ئەکرێ لای ئێمە فەراهەم ئەکرێ و دروست ئەکرێت. سەرەتا دامەزرێنەری ئەم بیرۆکەی ئەم ئیشە هاوڕێیەکی خۆمان بوو کە من ئەو کاتە خوێندکاری قۆناغی 5 ئەندازیاری تەلارسازی بووم. من وەکو مشتریەک هاتم بۆ ئێرە ئیشی بڕینی مۆدێلی تەخەڕوجی معماریەکەم لێرە کرد، بەڵام بە خۆشحاڵی ئێستا خاوەنداریەتی ئێرەکەم و کاریش بۆ هەموو خوێندکارانی بەشی تەلارسازی ئەەکەم لە بڕینی مۆدێلەکانە لە هاوکاری کردنیانە بە حکمی ئەوەی هاوپیشەین زیاتر لە یەکتری تێگەین. کارەکانیان ئەوەی کە جاران بە چەندین سەعات خەریکی بوون ئێستا کارەکانیان بە سەعاتێک بە کەمتر لە سەعاتێک بۆ ئەنجامەین بە کواڵیتیەکی زۆر باشتر و بە دقەیەکی زۆر ورتر لە چاو ئیشی دەست، چونکە ئامێرەکانمان زۆر پێشکەوتون و دقەی وردی ئیشەکەیان زۆر بەرزە. پرۆژەی تەخەڕوجەکەم دروستکردنی و دیزاینکردنی مزگەوتێک بوو، مزگەوتی مەلای گەورەی کۆیە، مجەمەعێکی دینی گەورە بوو، بریتی بوو لە بەرزکردنەوەی دەستی دوعا. پەنجەکان ئەوە بووبوون بە بەشێک لە مزگەوتەکە نەم ئەزانی ئەوە بەچی دروستکەم، ینی تەکنیکێکی وا لە شارەکەمانە نەبوو کە ئایا ئەو شتە چۆن و بەچی دروستیکەین، مەتریاڵەکەی و تواناکەی چۆن بتوانین ئەو شتە دروستکەین دقەیەکی بەرزی هەبێ. هاتینە ئەم شوێنە کە ساڵی 2012 بوو ئەو کات بە خۆشحاڵیەوە هاوڕێکی خۆمی لێ بوو ئەو شتەی کە من ئەمویست لای ئەو بە دروستکردنمان ناو 100% وەکو ئەوەی کە ئەمویست بەرهەمم هێنا. هەموو ئەو تەکنیکەی کە لێرە بەکارهێنرێ بۆ هەموو ئەو خوێندکارانەیە کە لە مەرحلە 2 بەرەو سەرەوە تا تەخەڕوجەکەن حتا ئێشی پرۆژە گەورەکانیش کە ئیشی مۆدێلینیان بۆ ئەکرێ بۆ پیشاندانی خەڵکی بۆ مەسایلی فرۆشتن و ئەو شتانە بۆی بەشێک لە پرۆژەکەی لەبەر چاویا بێ هەر لێرە بۆیان ئەبڕین، بەڵام بە هاوکاری ئەندازیارانی هاوڕێمان کە لە دەرەوە خەریکی ئیشی دروستکردنەکەین ئێمە وەکو بەشێک لە بڕین و ئامادەکردنی پرۆژەکە بۆیان خەریکە بین. ئەو کەسانەی کە ڕووەکەنە کارگەی ڕامان تقریباً ئەکرێن بە 2 بەشی جیاوازەوە. یەکێکیان ئەوانن کە مەسەلەی خوێندن و پرۆسەی بەحس و ئەو شتانەیە کە زیاتر خوێندکارانی بەشی تەلارسازی و هەندەسەکانی تریش بەشێکیان ئەگرێتەوە کە پرۆژەی تەخەڕوجەکانیانە. ئەمانە زیاتر خوێندکارن و بۆ مەسەلەی خوێندن ئیشەکانیان بەرهەمێنن و سعریشمان زۆر کەمترە بۆم ئەو مەسەلەیە، چونکە ئەوان بزنس ناکەن بۆ ئیشەوە، ینی بڕێک پارە پێیان ناکەنەوە بۆ شتە، تەنها وەرگرتنی نمرەیەکە یاخوش بەدەستێنانی شایەدەیەکە بۆ ئەوانیان خوێندکارانی بەشی ماستەر بە تایبەتی ئەوانە زۆر پێویستیان پێمانە بێ. بەشێکی تریان بزنسە، ینی ئەوانەی کە لە دەرەوەی ئەم کارگەیە ئیشەکەن و ئیشی خۆیانیان هەیە، یان ئەو شتانە لەم کارگەی ئێمە دروستەکەن و دواتر ئەچێتەوە لای ئەوان ئیتر بە شێوازێک لە شێوازەکان پەرەی پێدرێیان پارچەیەکی تری بۆ زیاکرێ کە ئیشی دیکۆراتە جوانکاریە ئەوان ئەیفرۆشنەوە. ئەوانش بەشێکی زۆریان لە ئێستاە کە بازاڕیان لە حرەکەتایە ئیشی شوێنەکانی لە مەسات و ڕازاندنەوەی حەفلەکان و ئیڤێنتەکانن، ئەوانە زۆر ڕۆمانتیەکەن لەگەڵ ئەوانەی کە ئیشی دیکۆری خان و دیکۆراتی ناو خان و دەرەوەی خان و ئەو شتانەکەن، ئەوانە کارەکان زیاتر بە سی.ئێن.سی ئەەکەین ئێمە بۆیان، حتا ینی ئیشی کاوانتەر و MDF و ئەو شتانەش لە داهاتوێکی نزیکە پەرە پێدەین و دەسەکەین بەو ئیشەش بۆ ئەم کارگەیە زیاکەین. هەروەها ئەوانەی کە پارچەیەک لە با بڵین ئەو ئامێرەی هەیەی پارچەیەکی ئەشکێ نییە لە وڵاتە،
بەس پارچەشکاوەکەێنێتەوە لای ئێمە وەک خۆی بۆی دروستەکەینەوە پێویست ناکەانی بڕاتە دەرەوەی وڵات.